زانای ئاشەوان ئاگرەکەی دەستی دەبات و ئامێرە ئاشەوانیەکەی پێگەرم دەکات کە تەمەنی بۆ زیاتر لە 90 ساڵ دەگەڕێتەوە. ئێرە شاری کۆیەیە و ئاشێکی کۆنی لەخۆ گرتووە کە بۆ ماوەی زیاتر لە 90 ساڵ خزمەت دەکات و سەر ڕای پێشکەوتنی تەکنۆلۆژیا هێشتا ژمارەیەکی بەرچاو لە خەڵک ڕووی تێدەکەن. ئاشەکەی مام خدر لە ساڵی 1927 لەلایەن حاجی کاکەمینەوە لە بەڕیتانیاوە ئامێرەکانی هێنراوە و سەرەتا خۆی و دواتریش مام خدری کوڕی و لە ئێستاشدا لەلایەن نەوەکانیەوە بەڕێوە دەبرێت. ئەو ئاشە لە عمری من نییە ئەوە لە ساری 27 کە هاتیە لە 28 ئیشی کردی کە لە 28 ئیش کردی ئەو مهندیسی بەڕیتانیەکان ئەو شەریکەی هاتیینە دایان مەزراندە کەلوپەل و شتیان هەموو لەگەخواینە تا کرێکارەکانیشان لەگەخواینە. ئەم ئەمێرانە تەمەنیان گەلێک زۆرە و هێشتاش بەباشی کار دەکەن. ئاشەوانەکانی ئێرە باز لەوە دەکەن نمونەی ئەم ئامێرانە لە سەرانسەری وڵاتدا نەماوە و تاکن. خۆی دروست کراوە بە ناوتی ڕژ ئیش دەکا بەس ئیستا بە گازی ئیش پێ دەکەین. ئەو سای شەفتە دەسوڕێنیتن لە دەرەوە، دوو هەباشەی دەسوڕێنی، جاڕوشەی دەسوڕێنی، ئاشی ئاردی دەسوڕێنیتن. ئاشی ئاردی بۆ هاڕینی دانەوێڵەیە دەیکاتە ئارد ساوار و گەنمەکوتا و بڕوشەکەی بە هەباشەکان جێبەجێ دەکرێت. لێ هاڕینی ساوار و بڕوش و گەنمەکوتایەکەش بە جاڕوشەکان دەهاڕدرێت. لە ئێستادا و بەهۆی تەکنەلۆژیا و گۆڕینی بازاری خواردنەوە میوانانی ئاشەکەی مام خدر وەک جاری جاران زۆر نین. ئاشەوانەکانی ئێرە باز لەوە دەکەن کە لە ڕابردوودا هەوڵاتیان چەندین شەو و ڕۆژ بەڕێگاوە بوون تا گەشتونەتە ئێرە و کارەکانیان تێیدا ڕایی کردووە. قەرەباغی جاران کەر وراغ بوو، یعنی ئەمن جاریەوە منداڵ بووی مەهاتی مەژوورێ لەبەر کەر وراغی نەمتانی بێن، یعنی هەندە قەرەباغ لە دەشتیەوە بە وراغی بە وێست و کەر وشتیوە ئەوە باراشان دەینا تەمەن خەڵک هەبوو بە 3 ڕۆژان بەباری کەوتیە. لە ئێستادا لەگەڵ ئەوەی ئاشەکە سەرچاوەیەکی داهاتە بۆ ئاشاوانەکان لەگەڵیشیدا دیمەنێکی ناوازی بەخشیەوە بە شاری کۆیە، هەم لە ڕووی دێرینی ئامێرەکانەوە هەمیش لە ڕووی جوانی تەلارسازی بیناکەوە کە پێش 100 ساڵ دروست کراوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کۆیە.